ئەمڕۆ هەنێشتە بینی بەتایبەت هەنێ مامۆسا کە ماوەیەکی زۆر لە ناڕەحەتی و لە گیران و لەوانەیە بوون ئێستا بینی لە پاڵ سەرکردەیەکە لەو سەرانی کوفرە سەرانی عەلمانیەدا ئەکسەر تۆچی حکمێوی بەسەرایی و تەکفیرێکی با بە چاوەڕێکە بزانە لە دەمیەوە پشتیوانی بۆ دەرەچێ بزانە لە دەستیەوە پشتیوانی بۆ دەرەچێ بزانە عەطف و خۆشەویستی هەیە بۆی ئەوسا بڵێ وەڵا ئەو بەڕائەت تێکەوت و هەڵوەشە نەروێکی ئیسلامی تێکەوت زوو بڕیار مێ بۆ خۆ فێری عیلم کە تێبگە لە بابەتەکە کە کابرا بەدەم لێیان بەریە بە دڵ لێیان بەریە بە کردار لێیان بەریە تۆ چۆن نتوانی بیدێتە پاڵەوان هەر بە بینینێک وەلیدی کوڕی مغیرە هاو بەلای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرموو گوێم لێگری ئەی فەرموو بەڵێ مامە ئەی کوڕە براکەم گوێم لێگری فەرموو بەڵێ مامە فەرموو قسەی بۆ کرد وەلیدی کوڕی مغیرە تۆ پێشتر وانە بووی تۆ محەممەدە جوانەکەی جارە تۆ وەرەوە سەردینەکەی خۆمان تۆ وابە ئەم هەموو قسەی بۆ کرد کە تەواو بوو پێوت ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەل انتهیتە یا عەم تەواو بووی مامەی جان ئەمە تەسویرێ بکرایەوە ئەم قسانە هین کرایەوە بڵاو کرایەوە کورە تەواوە کۆوی لێ هات ئەوە بوو سوورەی ئەحقافی بەسەرا خوێنێتەوە هەتا ئەنذەرتوکم صاعقەتەن یعنی ئیتر لەوێیە دەسەگرێ بە دەمی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تەواو بەسمەوە خەڵەسێتەوە ڕادەوە بەلای قوڕەیش فەرمی سوێن بەخوا کەلامێکی هێناوە گاڵتە نییە شیرینە تون و تۆڵە پڕواتایە با لێی گەڕین منەوە عاقڵ بوو وتی با لێی گەڕین ئەگەر سەرکەوت نیوە دوورگەی عەرەب بوو بە موڵکی ئەو ئەچینە پاڵی ئێمەش ئیسفاداکەین ئەگەریش لە ناو چوو ئەوە لە ناویان بردۆ بێوی پێویستکە ئێمە لە ناوی بەرین بۆ خۆی ڕاتەوە توێتەوە ئەو بە قسەیان نەکرد هەر دژایەتیان کرد بۆیە سەرنجامەکەشیان تیا چوون بوو بۆیە ئاگادار بە مەسئەلەی وەلا ئەو بەڕا پێم خۆش ئاەتەکانی بخوێنەوە 150 ئاەتی بە سەریحی لەسەراتەوە لە قورئانە چەند ئاەت لەسەر نوێژ هاتووە 8 وەلا ئەو بەڕا دووەنێ ئەوی لەسەراتەوە کە کەسیش نایزانێ مەگەرێکی خوا ڕەحمی پێکرد زۆربەی مسلمانان نازان چییە و نازان چۆنە و چۆن تیا بژین و ممارەسەیکەن کە بەڕاستی ئەگەر بێت و مسلمانان لە هەموو جیهانە بەس فێری وەلا ئەو بەڕا بن یەک ڕۆژ کافر ناتوانێت حکمیان کە و دەسەڵاتی بەسەریانە چونکە هەرچی کافر لەسەر شانی بەناو مسلمان وەستاوە کە وەلا ئەو بەڕای نێو نایزان هەمووی لەسەر شانیەوان وەستاوە هەمووی ئەوان نیان پارێزن 150 ئاەتی لەسەرە بە سەریحی 100 زیاتری لەسەرە بە غەیرە سەریحی و فەرمودەکانیشی بە سەدانە کورجاری وهەیە قورئان دووسێ پەڕەدێتە خوار و هەر باسی وەلا ئەو بەڕا ئەکا بوت یعنی سەیرەکەی بڕۆ سەیری سوورەتی مائیدەکە بڕۆ سەیری سوورەتی تەوبەکە بڕۆ نیساء سەیرکە کە ئەمانە کاملەن وەلا ئەو بەڕایان تیایە زۆر بە دوور و درێژی زۆر بە جوانی ڕوونیەکاتە بڕۆ ئالی عومران تەماشاکە هەر لەوێ يا أيها الذين آمنوا لا تتخذوا بطانة من دونكم بڕۆ إن المنافقين يخادعون الله وخادعهم تا أتشيت أو جاي كباسي منافقينك موالاتي كافران كان بو يبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا جاء دعاء بو سورة مائدة برو آياتنا بخينا يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض يتولهم منكم فإنه منهم أيواني إيمان تان هنا وقاو رجولك أنا كان دوستو خوش ويستو بشتيواني خوتان شبلان بول يمين الله قولي كردو سري ما خو خوش نيو تيشيتي لبرمك ورسي رسمي المواسى كره باب الشيد ما بو هلقي بو فيلمي بو غوراني لبري ما كبيليتوا اما اگر خوش ويستي نبي بوي وهاي انا تو بو اماني بو اوكي بو اودني بو قران بو اودني بو رسول الله صلى الله عليه وسلم بو اودني بو صحابه كان بو اودني بو ايمان داران وقاعد وخليفه كان هي لبروي ولا كذب او دي اتكافر ومن يتولهم منكم فانه منهم هر کسی ابو شو دوستاتی و پشتیوانی و خوشویستی و سوزی هبه بو کافر و مشرک لاوان بۆ جوولەکە و گاور لەوانە هەر بڕۆ پەڕی ئەو دیو تەمەەن ئەو ئاەتانە هەمووی باسی چیەکە باسی وەلا ئەو بەڕاکە بڕۆن خۆتان لە سوڕەی مائیدە بخوێنەوە حتا بۆ دیارێکە ئەفەرمێ ئینەما وەلیوکم ئێوە ئەبێ بەس کێتان خۆش بێ الله ورسوله والمؤمنون ولا ئەتانە بێ بۆ الله و رسول الله و هەموو ئیمانداران بێ ئیماندارانیش کامان ئەو ئیماندارانە الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون نوێژ ناکە مسلمان نییە زەکات نادا مسلمان نییە ئەبێ و دوانەشی دیان بێ لەگەڵ تەوحیدەکە و ئیمانەکەیە ئەنجا تۆ موالاتیەکەی تو دۆستایەتیەکەی باشە إنما وليكم الله ورسوله والذين آمنوا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون
حزبي الله كامانا أوانا كموالات ودوستياتي وبشتيواني وسرخستيان بو الله ورسوله بما دار أنا وحزبي الله باشا ما باقي حزب الشيطان أحزاب شيطان ما باقي أمر خلقك بس حزبك خوي سرخا بس جروبك خوي سرخا بس ما مصاكي خوي سرخا بس رفيقك خوي سرخا وإلي هاتوا الشخصيك بس خوي سرخا دجات يومك ببطال وكارثاته ولا بين بردني إسلام ولا خوشت ولا ناو خلقيشه